ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. لەم بەرنامەیەشدا چەند بابەتێکمان ئامادێ و بۆتان دەخێنەوە. بابەتی یەکەمیشمان بەناونیشانی کورتێک لە مێژووی ئەوەڵی مانگی مەی نووسینی ڕۆزا لوکزامبۆرگ لە ساڵی 1994. بیرۆکەی دڵخۆشکەری کەڵک وەرگرتن لە جەژن و تاتیلی وەگامڕازێک بۆ بەسەرکەوتن گەیاندنی خواستی 8 سەعات کاری ڕۆژانە یەکەم جار لە ئوسترالیا لەدایک بوو. کرێکاران لە ساڵی 1956 بڕیاریاندا وەکو سیمبولی 8 سەعات کاری ڕۆژانە لە یەک ڕۆژی دیاریکراودا دەست لە کار بکێشنەوە لە دەوری یەکتر کۆ ببنە و شایە و خۆشی بکەن. کرێکاران ڕۆژی 21 ئاوریلیان وەکو ڕۆژی جەژنی 8 سەعات کاری ڕۆژانە دیاری کرد. کرێکارانی ئوسترالیا لە سەرەتادا و ڕۆژیان تەنیا بۆ ساڵی 1956 ڕاگەیاندەبوو، بەڵام ئەوەی یەکەم جەژنە کە وەها کاریگەریەکی قوڵی لەسەر جەماوەری کرێکاری ئوسترالیا دانا و وەها ورەی کرێکارانیشی بەرز کردبەوە کە بڕیاریاندا هەموو ساڵێک ئەو ڕۆژە بەردەوام جەژن بکرن. بەڕاستی بێجگە لە ڕاوەستاندنی چرخی کار بە بڕیاری خودی کرێکاران چ شتێک دەیتوانی ورە و باوەڕ بەخۆ لە نێو کرێکاراندا بێتە سەرێ، چ شتێک دەیتوانی زیاتر لە مارشی لەشکری چینایەتی کرێکاران بوێری و بڕوا بەخۆ بەم کۆی لە هەتایانەی نێو کارخانەکان و کارگەکان ببەخشێت. بەم جۆرە بیرۆکەی جەژنی کرێکاری زۆر زوو قۆبڵ کرا. سەرەتا لە ئوسترالیاوە دەستی پێکرد و دواتریش بۆ وڵاتانی دیکە تەشەنەی سن هەتا سەرنجام هەموو کرێکارانی جیهانی داگرت. سەرەتا کرێکارانی ئەمریکا ئەزمموی کرێکارانی ئوسترالیایان تاقی کردەوە و لە ساڵی 1986دا بڕیاریاندا کە لە ئەوەڵی مانگی مەیدا بە شێوەیەکی سەرتاسەری دەست لە کار بکێشنەوە. لەو ڕۆژەدا 200 هزار کرێکار دەستیان لە کار کێشایە و لە سەرخواستی 8 سەعات کار پێداگریان کرد. بەڵام سەرکوتی پۆلیس و ئاستەنگیەکانی یاسای بۆژوازی بۆ چەندین ساڵ پێشی بە دووبارە بوونەوەی خۆپیشاندانی کرێکاری لە ئەمریکا لەوەها ئاستێکداگرت. بۆ حاڵەشەوە کرێکاران لە ساڵی 1970 زاینیدا بڕیاریاندا دیسانەوە مەراسمیەکی ئایار جەژن بگرن و ڕێکەوتی یەکەمی مانگی مەی ساڵی 1990 زانیان بۆ ئەو ڕێوڕسمە دیاری کرد. هاوکات بزوتنەوەی کرێکاری لە ئەوروپا لە حاڵی گەشەدا بوو. بەهێزترین ڕنگدانەوەی ئەو بزوتنەوەیش لە کۆنگرەی نێونەتەوەی کرێکاران لە ساڵی 1970 زاینیدا بوو. ئەو کۆنگرەیە بە بەشداری 400 نوێنەر بڕیاریدا خواستی 8 سەعات کاری ڕۆژانە بە یەکێک لە گرنگترین خواستەکانی کرێکاران دابنێت. دواتر لاوین لە ناوچەی بۆردۆ وەکو نوێنەری یەکێتیە کرێکاریەکانی فەڕەنسا بە ڕاگەیاندنی بڕیارنامەیەک داوای لە کۆنگرە کرد کە داخرانی کار لە ڕۆژی 1 ئایاردا بخاتە دەستوری کاری هەموو کرێکارانی جیهانەوە. دواتر نوێنەری کرێکارانی ئەمریکا بە پێداگری لەسەر پێشنیاری هاوڕێی کرێکاری خۆی داوای لە کۆنگرە کرد کە کرێکاران لە ڕۆژ یەکەمی مانگی مەی ساڵی دواتر واتە 1990 مانگرتنێکی گشتی بەڕێوە بن. بەم شێوەیە کۆنگرەی ئینتەرناسیۆناڵی یەکەم ڕۆژی جیهانی کرێکارانی دیاری کرد. هەروەک 30 ساڵ پێشتر لە ئوسترالیا کرێکاران ئەم جارەش بڵین خۆپیشاندانیان تەنیا بۆ ئەو جارە ڕاگەیاندەبوو، بەڵام کۆنگرەی ئینتەرناسیۆناڵ بڕیاریدا کە کرێکارانی هەموو جیهان پێکەوە بۆ گەیشتن بە خواستی 8 سەعات کاری ڕۆژانە لە 1 ئایاری ساڵی 1990دا خۆپیشاندان بەڕێوە بن. کەس قسەی لەسەر دووبارەبوونەوەی تاتیلی بۆ ساڵانی دواتر ناکرد. تەبعەن کەسێک نەیدەتوانی پێشبینیەوە بکات کە ئەو بیرۆکەیە بەم ئاسانیە دەتوانێت سەر بکەوێ و بە خێرایی لەلایەن هەموو چینی کرێکارەوە ئیجراش بکرێت. بەم حاڵەشەوە تەنیا ئەو بەس بوو کە کرێکاران بۆ یەکەمین جار جەژنی 1 ئایار جەژن بگرن هەتا هەمووان سەرنجیان بەرەو لای ئەو ڕۆژە ڕابکێشێ و هەز بکەن کە جەژنی 1 ئایار دەبێ هەموو ساڵێک بۆ هەتایە بەڕێوە بچێت. 1 مانگی مەی بانگەوازی بۆ خواستی 8 سەعات کار دەکرد، بەڵام تەنانەت کاتێکیش کە کرێکاران ئەو داواکاریان بەدەستهێنا یەکەمی مانگی مەی کۆتایی پێنەهات. تا کاتێک کە خەباتی کرێکاران لە دژی بۆژوازی و چینی دەسەڵاتدار درێژەی هەبێت، تا کاتێک کرێکاران بە هەموو خواستەکانی خۆیان نەگەن، یەکەمی مانگی مەی ڕۆژی ڕنگدانەوەی ئەو خواستانە دەبێت. کاتێکیش کە ڕۆژانێکی باشتر بگات، ئەو کاتەی کە چینی کرێکاری جیهانی لەژێر چەوسانەوەی بۆژوازی ڕزگاری دەبێت، بێگومانە و کاتەش مرۆڤایەتی ڕۆژی ئەوەڵی مانگی مەی بۆ ڕێزگرتن لە خەباتی دژوار و پڕمەینەتی ڕابردوو هەروە جەژن دەگیرێت.
بەڵێ بینەران بابەتێکی دیکەمان بۆ ئامادەکردوون کەم بابەتە باز لە ڕۆژاواکە و ناونیشانەکەشی بۆ جۆرەیە ڕۆژاوای کوردستان لە بەردەم هەورازی سەختدا ئەم بابەتە لەلایەن سەرتیب جەوهەرەوە نووسراوە و بەم شێوەیە دەست پێ دەکات. بە شێوەیەکی کردارەکی ڕێڤەبەری خۆسەر لە ڕۆژاوای کوردستان نەماوە یاخود نابێت بمێنێت. قۆناغێکی نوێی ئیداری و سیاسی لە ڕۆژئاوای کوردستان دەستی پێکردووە. بەڕێوەبەرانی ڕۆژاوا بیر لە چوارچێوەیەکی نوێ دەکەنەوە بۆ پڕکردنەوەی ئەم بۆشاییە بەهۆی نەمانی ڕێڤەبەری و چوارچێوە سیاسیەکەی پێشوو کە دروست بووە. ڕاستە ئیدارەی ناوچەکە و پارێزگای حەسەکە لای کوردە بەڵام هیچ چوارچێوەیەکی سیاسی کۆکەرەوە نییە بۆ بەڕێوەبردننی دۆخی سیاسی و کۆکردنەوەی حیزبە سیاسیەکان. هاوکات بە پێی ڕێکەوتنی نێوان دیمەشق و کورد هێزەکانی سووریای دیموکراتیش وەکو ناوەندی بڕیار تێکەڵ بە سوپای سووریا دەکرێنەوە کەوایە پێویستە بە پێی ئەو قۆناغا نوێ دۆخی سیاسی ڕێک بخرێتەوە بەڵام بە جۆرێک بتوانرێت هەموو لایەنە سیاسیەکان بەشدار بن لە بڕیاردان و نەخشەکانی داهاتوو. هێشتا دیار نییە ئەو چوارچێوە نوێی بیری لێ دەکرێتەوە چۆنە. بارپرسانی پەیەدە یاخود بڕیاردەرانی هێزەکانی سووریای دیموکرات بیر لە گۆڕینی ناوی پەیەدە یاخود حیزبێکی نوێ یاخود هاوپەیمانێکی نوێ دەکەنەوە بەڵام پێویستە لە پاڵ ئەو گۆڕانکاریە کە من پێم وایە کارێکی باش دەکەن ئەگەر بۆ بەکاروان ڕاگەیشتن بێت بیر لە ڕێگە و مەرجەعێک بکرێتەوە کە سەرۆکاری باری سیاسی ڕۆژاوا بکات و بچێتە چەتری کۆکردنەوەی لایەنەکان بۆ ئەم قۆناغە لایەنەکەم دەتوانرێت دامەزراوەیەکی نوێ دوور لە پشکێنەی بڵێن سیاسی دروست بکرێت شریعەتی سیاسی و شۆڕژگەڕی پێبخشرێت هەموو حەزب و لایەنە سیاسیەکانیش بە پێی میکانیزمی دیموکراتیانە پێکەوە بتوانن بڕیار بدەن. سەبارەت بە دوایین پەرسەندنەکانی پرسی کورد لە سووریا تا ئێستا ڕێکەوتنی 29 کانونی دووەمی ئەم ساڵ جێبەجێ نەکراوەوە ئاسانیش نییە. گەورەترین گرفتی کورد لە ڕۆژاوا گەڕانە بە دوای گەرەنتیکردنی مافەکانی لە سووریادا. ئەم گەرەنتیکردنەش بەبێ هەموارکردنەوەی دەستوری کاتی ئەستەمە چونکە ئەم دەستورە کاتی کە لە دوای ڕوخانی ڕژێمی ئەسەد لەلایەن شەرعەوە ڕاگەیەندراوە شتێکی کەوتووی بۆ کورد تێدا نییە. بۆیە بەبێ ڕێکەوتن لەسەر هەمواری دەستور هەر هەنگاوێکی بۆ کورد زیانی زۆری هەیە بە تایبەتیش ئەوەی پەیوەندی بە هێزی چەکدارەوە هەیە. بەپێی هەموو ئەم ئاماژانەی کە هەن زۆر زەحمەتە ڕژێمی نوێی دیمەشق بێتە ژێرباری هەموارکردنەوەی دەستور. لەلایەک تێگەیشتنی ئەو ڕژێمە نوێ و لەلایەکی دیکەش دەستوردانی تورکیا گەورەترین ڕێگرن لە هەر دەستکاریەک بە جۆرێک گەرنتی مافەکانی کورد بکات. ئەوەی دەبینرێت ئەحمەد شەرع خۆی دەدزێتەوە و دەیەوێت مافی گەلی کورد لە پێدانی چەند پۆستێکی ئیداری لە دیمەشق کورد بکاتەوە. ئەمەش هیچ لە واقع ئەو ژیانی گەلی کورد لە سووریا ناگۆڕێت بۆ نمونە پێدانی چەند پۆستێکی ئیداری بەڵام ئەو بەشداریکردنەش دەکەوێتە ژێر فشار و ڕەحمەتی ڕەزامەندی تورکیا. خلاصە جگە لە هەمواری دەستوری کاتی هیچ ڕێکەوتنێکی دیکە ئەنجامی نابێت. هەموارکردنەوەی دەستوریش بەبێ فشاری ئەمریکا کارێکی گران دەبێت بەڵام لە هەمووی گرنگتر ڕێخستنەوەی ناوماڵی کورد و یەکگوتاریە بەرامبەر دیمەشقە گەرنتیە بۆمانەوە و ڕووبەڕووبوونەوەی مەتەرسیەکانی دیمەشق. بەڵێ بینەران بابەتێکی دیکەمان ئامادەیە بە ناونیشانی کاریگەری جەنگ لە سەرتاک کام بابەتە لەلایەن ڕێگا ڕەوفەوە ئامادەکراوە. جەنگ ئەو هەلومەرجەیە کە کار دەکاتە تەواوی بەشەکانی کۆمەڵگا و لە حاڵەتی نۆرماڵەوە دەیگۆڕێت بۆ ڕەوشی نانۆرماڵ واتە ژیانی ڕۆژانە لە ڕۆتیناتەوە دەگۆڕێت بۆ ڕەوشی هەوڵدان بۆ بەرهەڵستکاری و مانەوە لە ژیاندا. کاتێک کۆمەلگا خۆی ئامادە دەکات بۆ جەنگ هەموو تاکەکان ئەگرێتەوە و بە تێکرایی باری پەشێوی دەرونی سەراپا کۆمەلگا دەگرێتەوە بە بێجیاوازی. یاسای دەرووناسی مرۆڤ وا بەرهاتووە کە لە کاتی جەنگ و کارەساتە گەورەکاندا هەموو سیستەمی جەستە بخاتە سەر دۆخی هۆشداری. ئەم دۆخەواتە تۆ هەمیشە لە ئامادە باشی دای بۆ ئەوەی نەکوژیت. دەرونی مرۆڤ لەم کاتەدا تەواوی هەست و نەستی دەخاتە گەڕ بۆ ئەوەی بتوانێت کاردانەوەی هەبێت لە کارەساتە چاوەڕوان نەکراوەکاندا چی بگات و چی نەکات. پێشوەخت خۆی
چەکدار دەکات کە ئەگەر دەنگی بۆمب و فڕۆکە هات چۆن خۆی بگەێنێتە ژێر زەمین و دواتر هاتنە دەرەوە و خواردن و ئەنجامدانی کارە سەرەتاییەکانی ڕۆژانەی. ئەمە ئەو ڕۆڵانەیە کە تەواوی دەروون و مێشک و لایەنی فیزیکی ئامادە دەکات بۆ زیندومانەوە و کاتی نامێنێت بیر لە دڵتەنگی و باری دەرونی بکاتەوە بەڵکو هەڵی دەگرێت بۆ دواتر بۆ پاشە ڕۆژواتە چونکە سیستەمی بەرگری لە کاردایە و لە کاتی بەرگریشدا دەرفەتیەوەمان نییە بیر لەوە بکەینەوە بەیانی یارە بینین یاخود چۆن ئاهەنگی خێزانی ساز بکەین ئەو سەربازەی لەبارەی جەنگدایە و بە چەکەکەی خەریکی بەرگریە هۆش و بیری تەنها لای ئەوەیە کە بەرامبەرەکەی بکوژێت و خۆی بە سەلامەتی ڕزگاری بێت ئەگەر لەو کاتەدا خەیاڵی بۆ شتێکی ڕۆتینی ڕۆژانە بڕوات ڕەنگە بێتە هۆی لە دەستدانی ژیانی بەڵام کاتێک دەگەڕێتەوە ناو کۆمەلگا و ژیانی ڕۆژانە ئەو وەختە سیستەمی بەرگریە وەستێ و هەموو بەشەکانی تر ئەکەونە کار و ئەو کات جەستە و دەروون پێکەوە کار دەکەن و یەکە لاپەڕەی حاڵەتەکان لە شێوەی فلاشباک دێنەوە بەرچاوی واتە دیمەنی بەرگەیەکی شەڕ یەک لە سەر یەک دێتەوە بەرچاوی و وەکو فیلم لە مێشکیدا لێ دەدرێت کە دەبێتە هۆی تێکدانی ئارامی دەرونی و پرسیارێکی زۆر لە خۆی کە باشە من بۆ بیر لەمانە دەکەمەوە درێژبوونەوەی ئەم حاڵەتە لە چەند دیمەنێکەوە ئەگۆڕێت بۆ وردەکاری و کاریگەری دەخاتە سەر بیرکردنەوەی یان نان خواردن و هەستی بڵین سێکسی و دڵتەنگی قورس و زیندەخە و خەونی ناخۆش وە دوا جاریش پەیوەندی لەگەڵ دەوروبەر یەکێک لە بەناوبانگترین لێکۆڵینەوەکان کە لەسەر ئەم حاڵەتە کراوە هۆبەی دەرونی هێزی سەربازی ئەمریکا کردوێتی بڵین کە سەرنجیان بۆ لای سەربازەکانی پاش جەنگی ڤێتنام ڕاکێشە ئەوە بوو زۆرێکیان سەر ڕایگەڕانەوەیان بە زیندوی لە جەنگ کۆتاییان بە ژیانی خۆیان هێنا یان کەسانێک بوون لە ناو خێزان و کەسوکاریاندا هەڵس و کەوت و ڕەفتاریان گۆڕا بوو ببوونە مەترسی بۆ هاوسەر و منداڵ و تەنانەت هاوڕێکانیشیان لایەنێکی تر زیادبوونی ڕێژەی تاوان بوو لەلایەن ئەو کەسانەوە کە گەڕابوونەوە بڵێن تاوانیان نەکرد بەرامبەر بە کۆمەڵگا ڕاستە جەنگی ڤێتنام کۆتایی پێهات بوو بەڵام ئەمریکا بە جەنگێکی ناوخۆییەوە ئەیناڵان ئەویش پاشماوەی جەنگ بوو کۆمەڵگای کوردستانی باشوور بە تایبەتی ئەو کۆمەڵگایی کە چەندین شەڕی یەک لە دوای یەکی بینیوە ئەگەر چاوێکی خێرا بگێڕین بە مێژووی تەنها 50 ساڵی ڕابردوودا دەبینین چۆن جەنگی بەشێکی سەرەکی بووە لە جەنگ بەردەوام بڵێن بەشێکی سەرەکی بووە لە ژیانی خەڵک هەر لە جەنگی عێراق ئێران کیمیابارانی هەڵەبجەوە ئەنفال و شەڕی کویت شەڕی ئەمریکا بۆ ڕۆخاندنی سەدام ئازادکردنی کوردستان شەڕی ناوخۆ جەنگی دژی داعش و هەشتی شعبی و ئێستا شەڕی دەرونی ئێران و تورکیا و سووریا و عێراق بەرامبەر کورد وای کردووە کە هەر یەکێک لە ئێمە هەڵگیری چەندین تراوما و تەنگەژەی دەرونی ببین کۆمەڵگای کوردستان بەگشتی تراومای یەک لە دوای یەکی توش بووە بەبێ ئەوەی هەوڵێکی سەرتاسەری حکمی درابێت بۆ چارەسەرکردنی گیرۆدەبوانی پاشماوی جەنگ چارەسەری تراوما بەوە دەکرێت کە لە خێزاندا فێریان دەکردین لە بیری خۆمانی ببینەوە و بیری لێ ناکەینەوە یاخود تازە ڕۆیشت بای کۆن بەبا مەکە ئاخر بیرکردنەوە دوکمەیەکی گڵۆپ نییە مرۆڤ بتوانێت دایگرسێنێت و بیشی کوژێنێتەوە باری دەرونی پێویستی بە ڕێنمایی پزیشکی و چارەسەر چ بە دەرمان بێیان بە چارەسەر لە ڕێگەی مێتۆدی تاقیکردنەوە لە دنیادا بڵێن کاکراوە و ئەو جۆرە لە بارهێنانەوە ئەو لەشکرە گەورەی کە لە ناو کۆمەڵگا ئەبێتە ترسێکی نیشتیمانی ناوخۆیی ڕزگار دەکات لە تاوان کۆمەڵگای ئەمە چونکە ئەم چارەسەر و بیر لێکردنەوەی نەکردو و نەبووتە گرنگێکی سەرتاسەری لە ئاستی دام و دەستگاکاندا بۆیە کۆمەڵگا لە ڕووی دەرونیەوە لێک ترازاوە لە کاتی جەنگدا هەموو کەس قوربانیە ئەم هەستکردنە بە قوربانی بوون بەهۆی بارهێنانەوەی تەندروستی دەرونی ئەتوانێت کۆمەڵگا بگۆڕێت بۆ کۆمەڵگایەک کە هەستی بەرپرسیارەتی هەبێت لەلایەن تاکەکانەوە کۆمەڵگایەک کە بڕوای بەخۆی هەبێت و یەکدەست دژی دۆژمن بۆسێتەوە و هەوڵ بدات بە شێوەیەکی تەندروست کار بۆ ئەو کۆمەڵگایە بکات کە پێشتر ئامادە بوو گیانی خۆی لە پێناویدا بکاتە قوربانی ئەوە ئێستا بەدی دەکرێت زۆرترین هەستکردنە بەخۆ بەکەمزانی و هەستی قوربانی بوون و خەدر لێکراوی زۆرێک لە حاڵاتیان ئەوەشمان بیر نەچێت کە ئەم هەستە تەنها لە ڕێی جەنگەوە نییە بەڵکو دوژمن کاری لەسەر کردو و دەیکات ئەمە بەتایبەت بۆ ئێمە دروستە کە لە ژێڕکێفی حکومەتەیەک لە دوای یەکەکانی بەغدا بووین و هەمیشە لە شەڕدا بووین بۆمانەوە شەڕکردن بۆمانەوە تەنها لە کاتی شەڕکردندا باشە بەڵام
کە دەکەوینە پرۆسی ئازادی ئەبێ مێنتالیتنت بگۆڕێ بۆ بەهەستکردن واتە بە خاوەن ماڵی نەک بە میوان بوون. بۆیە کۆمەڵگای باش و سەر ڕێی ئاڵوگۆڕی زۆر باش، بەڵام هێشتا یەک دەنگ و خاو خلەیچکە، ینی بە یەکدەنگ خاو خلەیچکە. ئیرادەیەکی سربەخۆش نییە بەرامبەر دوژمنی چە تورکیا بێت یان سووریا یان عێراق یان ئێران کار هەمویان بە تێکڕا هەڕەشن بۆ سەر هەرێمی کوردستان بە تایبەت و کورد بەگشتیش. ئەم جەنگە ناوخۆیە کە بەهۆی تراومای یەک لە دوای یەکەوە مرۆڤی بێتوانە و بێهێز و سست بەرهەمهێناوە دەبێت کاری لەسەر بکرێت بۆ پێکهێنانی کۆمەڵگایەکی تەندروست و خۆ بە حەقزان. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست، ئەمەش بابەتەکانی ئەم جارەی بەرنامەی لێکدان و هەڵوێست بوو. سپاس کە تاوکو کۆتایی ئەم بەرنامەیەش لەگەڵمان نابوون. هیوادارم بابەتەکان بەدڵی هەموو لە یەکتان بوو بێ و سوودێکی بە ئێوە بەخشی بێ.